خۆشەویست و بینەرانی ئازوو خۆشەویست ئێستا ئێمە لە چالاک قوتابخانەکانی پەروەردەی ناوەندی هەولێرین بۆ سازکردنی ڕێپۆرتاژێک سەبارەت بە پەخشنامە و وتار و چیرۆکی قوتابیانی خۆشەویست کە بەشدارن لە قوتابخانە ئامادەیی و بنەڕەتیەکان بۆ چالاک قوتابخانەکانی پەروەردەی ناوەندی هەولێر. باەوە ئێوە بچینە لای قوتابیان و بزان بەرهەمەکانیان چۆنە. لەبیرمە لە مەکتەبدا دەیان پرسی دوو دانە دوو دەکاتە چەند؟ هەموو تێکرا دەیان نووسی دەکاتە چوار. نێزیکەوە دەوت کچم کەچیە من لە عیسابە نمرەی کەم دەهێنا و دەهاتمە خوار. ئەویش تەنها لەبەرەوەی لای من وابوو دوو دانە دوو دەبێت بە یەک نابێت بە چوار. لای من وابوو ددان و دوو لێ و زبان نابن بە چوار دەبن بەزار بە تێکرایی دەیکەن هاوار. لای من وابوو دوو دەست و دوولاق نابن بە چوار لە لەشێک داوا دێنەکار. لای من وابوو گەڕەک کۆڵان خان و شەقام نابن بە چوار ئەبن بە شار تێیدا دەژین دەوڵەمەند و خەڵکی هەژار. لای من وابوو ئەوین و دڵ جوانی و پاکی نابن بە چوار ئەبن بە یار لە لای دڵدار. ئەو هەمووی دوو بە دوو ئەبن بە یەک نابن بە چوار یەکجار زۆرن بەڵام لەکوێ دێنە ئەژمار. تەنها ئەوەندەی دەزانم ئەگەر لەشم 100 پارچەکەن بمدەنە بەرگول لەو ڕەگبار بتمە سەردار قسەی دڵم هەر دێتە سەرزار. کوردستانم هەر وڵاتێکە و نابێ بە چوار. اسمە سەید گۆڵ بابە عەزیز با بفەرمێ لە قوتابخانەی دیاربەکری بنەڕەتی بابەتەکەی بە ناونیشانی پێشمەرگە. سرەتا سڵاو لە هەموو لایەک بەخێر بن. من ناوم بەسمە لە قوتابخانەی دیاربەکری کچان لە هەولێر شیعرێکم ئامادە کردووە بۆ کوردستان بە هیوای سەرکەوتن. با گولەی دوژمن جەرگم هەڵدڕێ هەر دەڵێم پێشمەرگەم بڕوام ناگۆڕێت. پەیمانم داوە بەم کوردستانە بە خاک و خۆڵی ئەم نیشتیمانە. ئەبێت بکەوم لە نێو سەنگەردا لە بەینی گولە و تفەنگ و بەردا. خۆڵەمێش بڕژێ لەسەر برینم خوێنی ڕژاوم بە تاو ببینم. شەرتە پێشمەرگەم تا مردن سرم شۆڕ نەکەم لە ئاستی دوژمن. سپاس. بەناوێ خودێ مەزن و دلۆڤان دام باش خێرهاتنی هەمێ هەوەتکەم و سوپاس بۆ ئامادەبوونە هەوە. شعرا من هەڤڕەکە بۆ پێشمەرگەی قارەمان. دایێ ئەس پێشمەرگەمە بۆ شەڕێ ئامادەمە لەسەر سنوورێ کوردستانی کە لە خۆ جانا خۆ فیداینە. ئەگەر تە بهلێ بۆ مرنا من بینە ئالا وڵاتێ من دانا سەر تابوتا من و نەکە گری سەر چوونا من. بیلیلینا و هێستران نەبارینە لەسەر کەفنێ من بینە خارێ لەسەر قەبرا من ڕوندکە نەبارینە لەسەر ڕەحا من. بکە گازی بە ناوێ من و سەرێ خۆڕاکە و هەر ناو پێشمەرگێت هەڤاڵێت من و بیلیلینا بۆ شەهید بوونا من. سڵاوێ من بگەهێنە بابێ من و بێژە سەر بلند بوو چوونا من چونکە جانێ من و کەلەخێ من فیدانا بۆ کوردستانا من. وش بیر نەکەن هەر ناف هەڤاڵێت من و بیرەوان نەهێنن چوونا من. هەتا بڵندکەن ئالا وڵاتێ من دانێ هەتا بڵندکەن ئالا وڵاتێ من و ڕاگەهێنن دەوڵەت بوونا من. هەنگی وەرە سەر قەبرێمە دایێ و ڕوندکە هێدی بگوارینە و ڕوندکە هێدی بگوارینە لەسەر سەرێ من و من تێر ئافدا شکانیە وڵاتێ من بلا ساغ بیت کوردستانێ من بلا ساغ بیت کوردستانێ من. سەرەتا بەناوی خوای گەورە میرەبان بە خێراتنی هەموو میوانە بەڕێزەکان دەکەم. ئەم شارەی من دامناوە بە ناوی خامەیە. ئەی خامەی خۆشەویستی بەڕاستی جێمەبەستی کاتێ دێ ناو دەستم دەجوڵەی بیر و هەستم کاتێ دێ ناو دەستم دەجوڵەی بیر و دەستم هەک بەو دەفتەر و پەرتووک ئەی تۆی خەتکێشی بچووک دادەرەوە ڕەشکەرەوە ئەرکیان زۆرە بەسەرەوە کەرستان هەموو ئێوە کارمان دەبم بەڕێوە بە جوانی ڕێکتان دەخەم هەڵتان دەگرم بە بێخەم.
دەست خۆش. سەرەتا بە خێراتنی هەموو میوانە خۆشەویستەکان دەکەم. منە عەبدوڕەحمان سەڵاح لە قوتابخانەی لاوانی کوڕان. شعرەکەم بە ناوی یەک دواندنەوە. ئەی کوڕنەوەی کێی نەوەی شێرانم، تۆ لە کام هۆزیت؟ هۆزی کوردانم. بۆ ڕەنگت زەردە دەردەکەم گرانە، دەردەکەت چییە؟ کوزی کوردانە. جا بۆچی کزن؟ چونکە جێماوین، جێماوێکی چۆن تەواو فەوتاوین. نەخۆشینەکەت جەهل و نیفاقە، دەرمانی دەردت هەر ئینتیفاقە. پشت و کۆمەکت علم و زانینە، قەڵا و قەڵاچەت صدق و یەقینە. سێبەری سەرت دیواری مەکتەب، تۆشووی غەریبت ئەخلاق و ئەدەب. چی فەرزە بۆ تۆ خزمەتی هۆزم، گیانت بۆ چییە بۆ فیدای کۆزم؟ سرد بۆ چییە بۆ گۆگۆی مەیدان؟ چاوت بۆ چییە بۆ سەیری کوردان؟ سپاس. شعرەکە بە ناوی کۆڕەوە. کۆڕە و شۆڕش ناسنامەی کووردە، دەنجی مەزلومی گەیاندە جیهان. گەلێ بەجارێ لە ترسی بەعسی، شاری بەجێهێش ڕووی کردە چیاکان. هاوار ئەی هاوار زوڵمە زۆرداری، زیندوو لە گۆڕنان پیشە و کردداری. بەعسی خوێن ڕێژە نەبوو هاوشانی، هەمووی قڕ دەکرد دێگۆ گۆڕکانی. سەدان وەک ئێوە هەبوون لە ژیان، بە گولەی بەعسی کەوتن لە پێشمان. منداڵ لە پشتی دایکی بەستە زمان، دای خۆی قوتار منداڵ دەهێلان. زۆر سپاس. محەممەد حاجی بابێ بفەرمێ لە دوایوی شۆخی بنەڕەتی ڕۆژان عادل با خۆی ئامادە بکە. بە ناوی خۆی گەورە سەرەتا بە خێراتنیە و میوانە بەڕێزانە دەکەم. پارچە هۆنراایەکمان ئامادە کردۆ بە ناوی نیشتیمانم. ئەی نیشتیمانی جوانم، ئەی نیشتیمانی جوانم، من بۆ تۆ سەرگەردانم. نیشتیمانم بە فیدات بێ ڕوح و گیانم، ئامادەمە پێت ببەخشم هەموو ژیانم. گەنجت ئامادەی گیان بەخشە، ئاواتمانە تۆ بمێنی لە نەخشە. ئێوە ئەی داگیرکەران ئەزانن من چێم، من ئەو پێشمەرگەی سەنگەرم کە هەموو کات دوژمن بەزێنم. ئەو خاکەی کە پێشمەرگەی لە سەنگەر بێ، دوژمن ناتوانێت دەستی بۆ بەرێ. کەی دەبێت بەرگی سپی بۆ ئاشتی بپۆشیت ئەی نیشتیمانم؟ تۆ ئەو تابڵ و جوانەی کە هەڵواستراوی لە ژیانم. خۆری ئاڵاکەت ڕەمزی ڕووناکێ بۆ جیهانم. هەرچەند سەرگەردان و وێڵ بین نابەزین کوردستانین، چۆل ناکەین نیشتیمانمان دەیپارێزین وەکو چاومان. یان دەبێ ببن بە کورد یان چۆلکەن نیشتیمانمان، یا چۆلکەن نیشتیمانمان. سڵاوتان لێبێ. من ناوم ڕۆژان عادل لە قوتابخانەی شۆخی بنەڕەتی کچان. کورتە چیرۆکێکتان پێشکەش دەکەم بە ناوی دایک کەوە هەرەمەزنەکەی من. هیوا تەمەنی یەک بەهار بوو کە باوکی لە پێناو بەهاری ئازادیدا گیانی بەخت کرد. هیوای تەمەن تاقە بەهار ئەوستا و ئێستاش هەستی بە نەبوونی سۆزی باوک نەکرده بوو، لەبەر ئەوەی سۆز و خۆشەویستی سۆمای دایکی وەک شاخ و کێوێکی بەرز و پتە و جیوای جگەرگۆشە و دوایەتگاری هاوسەرە شەهیدەکەی لە ئامێزی پڕ لە میهری خۆی پەروەردە کرد. سۆمای کۆسکەوت و بێکەس بوو، تەنانەت ئەو نیشتیمانەی هاوسەرەکەشی خۆی لە پێناویدا بەخت کرد نامۆ بوو بە هیوای جگەرگۆشە و سۆمای مەینەتبار. ئەم دایکە مەزنە بەردەوام بوو لەگەڵ جگەرگۆشەکەی، زۆر ماندوو بوو
تا هیوا هەموو قۆناغەکانی خوێندنی تەواو کرد ئێستا هیوا ئەندازیارێکی بەناوبانگی زانیاری تێکنۆلۆژیای کۆمپیوتەرە بۆیە هیوا هەموو کات بە شانازیەوە دەڵێ من دەرچووی زانکۆیەکی پڕ لە پەروەردە و سۆزێکی بێسنووری مرۆڤایەتی و لێوان لێو لە زانست و زانیاریم کە ناوی دایکمە دایک. سەرەتا بەخێرهاتنی میوانانی بەڕێز و لێژنەی خۆشەویستەکەم من ناوم تەمەن محەممەد لە قوتابخانەی نازی بنەڕەتی بە هێوای سەرکەوتن شعرەکەم بە ناوی نیشتیمان ڕادەژێنم نیشتیمان لێم ڕادژێنم لێگەڕێ بە دیارە و کانتۆ نەساوەوە لە جڵا بگریم و لە ڕوودا پێکەنم نیشتیمان ئەمەوێت هەناڵی هەڵدەستێ بتکەم بە شعرێ عاشقتم نیشتیمان تۆ مەولانە خالیدی و شێخی پیرانی گۆران لێرە نەبوو نیشتیمان بێتە سەرێکانی لەگەڵم ڕادژەنێ چابەری بەیانی بێکەس لێرە نییە سرودێک بۆ بەژنە بدروێ بە ئاڵای نیشتیمان لەناوخوایەوە چەند ئاواکەی چەند جێڕێک زیاد بکا بۆ شەڕبان نیشتیمان من هۆندراوەیەک دەنووسم بە شەعری هێمنی لە باشوور هەرچەندها سەدای ئەوشک ئەبەم بگاتە کۆبانێ ئەمەیە وتارێ بنووسم بە ڕوحی کرمانج و ئیلهامی سۆرانی بە قوڵپی گریان و بە ڕتمی گۆرانی بە پیتی لاتینی و بە پەنجەی باڵداری ڕۆژ ئاوا ئەمەوێ پێت بڵێم تۆ تەنهانی ئێمە هەموو لەگەڵتانین سوپاس زۆر سنێرەوێ دڵگەش فەریق ڕەشاد با فەرمێ داستان ومێد عومەر شۆخانی بنەڕەتی کچان عەبدوڵڵا کازم هەمە غەریب پێشکەوتنی بنەڕەتی باوەنش خوان ئامادە بکەن Escobar!
بێناسم ئەسکۆبانم سمبولا خۆراگری و بەرکودانم ئەسکۆبانم ئەسکۆبان من دیاربەکری دێرینم پایتەختی کوردستانی مەزنم من شاری شێخ سەعیدی پیرانم غەمگین نابم سەرکرد نابم کڕنۆش نابم هەر سەربەرزم ڕۆژێک دادێ بەیەک بگەین بۆ ئازادی و بەسەربەستی من ئامەدەم خەڵچینە من دەزانن من چیم من کوردستانم من خاکی ئازادم من ڕانیم پێشنگ و دەروازەی ڕاپەڕینم من کەرکووکم کوردستانم هەستە دیار بکرم شاری شێخ سەعیدی پیرانم من بارزانی بریندار و ئەنبارکراوم هەستە مەهابادی قازی بۆ کورشکۆ و شانازی من ئەفرین و کۆبانەی شەرفانم من شەنگال و شێخانم من سلێمانە و دوهۆک و هەولێری هۆلاق و بەزێنم دۆستەکانم باش بزانم دوژمنانم باش بزانم چەند باوەڕم بە زەردەشت و ئاگرستا و خودایە هەزار هێندەش باوەڕم بە هەڵکردنی ئاڵایە زۆر سوپاس بۆ قوتابخانەی ئامادەی چاکرا بەخۆتیبن زۆر سوپاس بۆ شانۆگەریەکان بۆ مامۆستایان بۆ خۆشەویستان زۆر ناخۆشیە کاتێ باوکم لە شەڕی دژی بەداعش بریندار بوو منم پاتە شعرم بۆ باوکم نووسی و بە دڵخۆشیەوە ئەڵەم بەم زوانە کتێبەکەی من بڵاو ئەبێتەوە بە ناوی شاژن ئازارەکان ئەگۆڕێت بۆ هێز و ئەمڕۆ ناوم لێ نادیدم بۆ کوردستان ئێمەی لە دوور ئەڕوانین پاسەوانی یەک نیشتیمانین پێشمەرگەی ئازا و بوێر بە دوژمنی ود نەخێر ڕووی دەمم لە ناحەزانە ڕاستی نیەتمان بزانە قورتان کردین قورتان بەسەر چیتر بۆتان ناچێت بەسەر کاتی سەربەخۆیی هاتووە دەوڵەتمان ئاوا بکرێ لەژێر ئاڵای کوردستان ئاگرین و ڕۆز هەڵبکرێ ئێمەش مافی خۆمانە ڕابردوو لەبەر چاومانە دەرفەت لەدەست نادەین ڕێی سەربەخۆیی بەرنادەین ئێمەی هێزی بەرگری دڵی میلەت ڕائەگری. Walking around the streets in my city, my Qazwan chaplet around my neck and my bag filled with books, breathing the Erbils and city halls open breezes. The birds are flying and they spread freedom around the city. A walk around Qaysari Bazaar and a tea from Mam Khalil's tea place. Excuse me, can I have 2 cups of tea, sweet as much as the person near me? And the Muhammadi Mamle song playing. You can hear the song echoing at the end of the bazaar. Can you tell me, how can I not get lost in all of this beauty I have inside my Erbil and my beautiful motherland? Rega kam dura, ay dur kutotawa. Rega kam dura, ay dur kutotawa. Khayli karamim jana kurtotawa, kurtotawa. Sheti toy kirdim, hayda du diwana. Sheti toy kirdim, hayda du diwana.
سپاس نەکات دەبێت بەدایک بەڕێزان چیرۆکێکی ڕاستەقینەتان پێشکەش دەکەین دەربارەی دوانەیەکی بێناس. دایکم ژنی دووەمی باوکم بوو لەبەرەوەی کە ژنی یەکەمی کۆچی دوایی کردبوو کە لەو ژنەی 6 کچ و 3 کوڕی هەبوو. لە ڕاستیدا مناڵەکانی ڕازی نەبوون کە باوکم ژنی دوام بهێنێ، بەڵام باوکم گوێی پێ نەدان. دوای هاوسەرگیری دایک و باوکم و مانگێک بەسەر هاوسەرگیریەکەیاندا لە ڕووداوێکی هاتوچۆدا کە باوکم هێشتا خۆشی نەیدەزانی دەبێتە باوکی ئێمە گیانی لەدەستدا. لە دوای کۆچی باوکم ئینجا زانرا دایکم دووگیانە بە دوانەیەک. دایکم و زوڕخوشکەکانم لە هەمان ماڵدا دەژیان. دوای لە دایکبوونی من و خوشکەکەم زوڕخوشکەکانم لەگەڵ دایکمدا کێشەی زۆریان دەنایەوە، تەنانەت ئازاریشیان دەدا. دایکم خانەوادەکەی لە گوندێکی دوور لە شاری هەولێر دەژیان. نەیان دەتوانی یارمەتی دایکم بدەن. ئەوان خانەوادەیەک بوون کە بیر و باوڕی کۆن زاڵ بوو بەسەریان. لایەن وا بوو کە مناڵ هی خانەوادەی باوکە کە لە کاتێکدا ئافرەت بێوە ژن بوو مافی بەخێوکردنی مناڵەکانی نامێنێت، دەبێت بۆ خانەوادەی باوکیان بیانگەڕێنێتەوە و خۆشی بگەڕێتەوە لای خێزانەکەی. لە لایەکی تر زوڕخوشکەکانم ئەمەیان بەهەزانی من و خوشکەکەمیان لە دایکمان سند وەکو تۆڵە بەکاریان دەهێناین کە تا ئێستاش ناتوانم بە تەواوی لەوە تێبگەم ئێمە بۆچی لە سۆزی دایکمان بێبەشکراین. لەبەرەوەی کە دایکم دەڵێ زوڕخوشکەکانت ئێوەیان لە من سند، لەو لاشەوە زوڕخوشکەکانم دەڵێن دایکتان ئێوەی بەجێهێشت. تا تەمەنمان گەیشتە 12 ساڵ هەر جارە لەلایەن خوشکێک سەرپەرشتی دەکراین. دوای هاوسەرگیری هەموو زوڕخوشکەکانم براکانم بڕیاریاندا لەگەڵ دایکمان ژیان بەسەر بەرین، بەڵام دایکم ڕازی نەبوو ئێمە بگرێتە خۆی و سەرپەرشتیمان بکە. هەرچەندە زڕبراکانم هەموو پێداویستێکیان بۆ دابین کردبوو، بەڵام ئەو بە بیانووی نەخۆشی ئێمەی بێبەش کرد لە سۆزی دایکایەتی. لە کۆتاییدا براژنێکم ئێمەی گرتە ئەستۆی خۆی و جێگای دایکی بۆ پڕکردینەوە. ئێمە هەرچەندە بێ دایک و باوکین، بەڵام کەسانی دەوروبەرمان ئەم کەلێنە گەورەیان بۆ پڕکردینەوە. مامۆستاکان هەم دایکن هەم باوکن، ئێمە هاوڕێ و هاوپۆلمان هەیە. ئێستا من وا هەز دەکەم کە زۆر خۆشبەختم و پێتان دەڵێم کە خودا کەس لەبیر ناکە، خۆی یەکە و دەرگاشی هەزار. سپاس. سەرەتا بە ناوی خوددا زۆر بە خێرهاتنی ئامادەبوانی بەڕێز دەکەم. من ناوم لاجان تۆفیق لە ئامادەی شایستەی کچان. زۆر سپاسی مامۆستاکانم و لیژنەی بەڕێز و گشت ئامادەبوان دەکەم. ئێستاش لەگەڵ ئەم پارچە شێعرە کە بۆ خۆم نووسیومە لەژێر ناونیشانی ئازادی هیوای گەلانە، هیوادارم بە دڵی گشت لایەکتان بێت. ئازادی هیوای گەلانە، ئازادی هیوای گشت میلەتانە، مافی پێشینە و ڕەوای گەلانە، خەونی مەزلوم و هەموو ئینسانە، بۆ ڕزگاربوونە لە دەست بێگانە، بۆ نەهێشتنی تەماحکارانە، گەیشتنە بە ژیانێک وەکو هێلانە، کەسی ستەمکار دەستی پێنەگا، ئازادی و مافی کەس زەوت نەکا، کوردیش گەلێکە وا دەناڵێنێ، هەتاکەی مافی ئێمە ئەسێنرێ، تاکەی کوردەژی هەروە بە سەختی، لە دەست زۆرداری و زوڵم و ژێردەستی، با هەڵبدرێتن ئاڵای سەربەستی، بۆ ژیانێک دوور بێ لە سستی، تاکەی گەل دەبێ وا بێ ئاگا بێ، لە دەست داگیرکەر لە چنگ بێگانە، بەزام و برین و لە بەندینخانە، دەرمانی نەبێ ئەم برینانە، کەسێ تێکۆشێ لە پێناوی خەڵک، بۆ ڕزگارکردن و ئازادی بۆ گەل، ئەوا سەربەستە تا ژیان مابێ، گەر هەر لەم ڕێیە ژگیانی فیدا بێ، با هەر نەژبینێ گەل ئازاد کراوە، بەڵام یادی ئەو هەر لامان ماوە، تامبڵ نەبووە و هەوڵی خۆی داوە، لە پێناو وەتەن خەباتی داوە، من وەک کوردێکی هەژار و خوێندکار، دەدوێم بە زمانی پێنووس لەگەڵ ستەمکار، لە خاکم دەرچوو دووری وە دۆستی،
نەوەک دەستگۆشین و خەنجەر دووبووری وەتەنت هەیە و تۆ کوا مەجبوری پێت نافرۆشم بە چاوی حوری منیش وەکۆ تۆ مافمە ئازاد بم خاوەنی خاک و نیشتیمانم بم وەکو بولبول گۆرانی بچڕم بە ئازادی بە ئاسماندا بفڕم نەوەک لە زیندان و لە قەفەزا بم بێبەشی ماف و ئازاد بوونم بم خاکی خۆت هەیە بۆ تەماحکاری لەم خاکەی کووردا دەسەڵاتداری کورد گوتوێتی بەڕاستی و دروستی ماڵی نەخۆری بۆ چەک مەسووری ژیان لە لای کورد هەر تێکۆشانە هەوڵی ئازادی بۆ کوردستانە خۆزگە تەمەنی گشت لاوانی کورد هەوڵدان بوایە بۆ ئەم خاکەی کورد بەڵام تەمەنی هەر کامێک لە کورد کوا 14 ساڵێکی تێپەڕ ئەکرد هەموو ژیانی بەفیدا ئەکرد دژی نەیاران هێرشی ئەبرد خەباتی گەلی کورد تەواو نابێ هەتا دوژمنێ لە ژیان مابێ تا دڵۆ پێخوێن لە گیانمان مابێ تاکە دروشممان ئازادی دەبێ بە ناوی یەزدانی گەورە سەرەتا بە خێراتنی میوانە ئازیزەکان دەکەم سەری ڕێز و نەوازش بۆ شەهیدانی ڕێگەی ئازادی خوازی کورد و کوردستان دادەنوێنم ڕۆمان محمود سلێمان لە ئامادەی شێخ محمودی مەمەد ئەوش خۆی ئامادەکات لە دوایی نیا تۆزە من قوتابی نیان ئەنەس لە ئامادەی تیمەنی کچان هۆندراوەکەم پێشکەش بە گیانی پاچی ئەو دایک و سێ پەپولەی لەلایەن هاوسەرەکەیەوە شەهید کران بەداخەوەم ڕۆژانە سەدان سێوە سەدان فەریک دەسووتێن و چاوی کۆمەلگا لە ئاستیان کوێرە بۆ سێوە و سێ فەریکە سوتاوەکەی سێوە ڕۆڵە مەگرین هاوار مەکەن وەک بروسک مەگرمێنن با بەقەت نامان سووتێنێ زۆر لە ئێمە پیرۆستر و خۆشەویستتر لە دڵی ئەو دەبێ چێ بێ مەقیژێنن هاکە بابا بۆ ساڕێژی زامی قوڵتان دەستە هەتوانێکی هێنا مەترسن ڕۆڵە مەترسن باوکی ئێوە جوامێرێکی ناو ئەفسانە و داستانانە هەر بە فوویەک بە فرمێسکی پەشیمانی و هاوار و لە بابە ڕۆدان سەر لە نوێ گیان دەکاتەوە بە بەرمانە سەد مخابن کڵوکۆی قینی ڕەشی هەردا نەمرد گڕمان گرت و بووین بە خەڵوس هەر نەگەیشت بە فریامان سەد مخابن بێهودە چاوەڕێ بووین نەباوکو نەماموو نەبرا هیچیان نەبوون بە فریاد ڕەس بۆ گیانی لە گڕدا سوتاو تا فریشتەی مەرگ هاتوو هەمومانی لەژێر چەتری میهرەبانی خۆی پەنادا ئێستا هەر چوار ڕاکشاوین ڕیز کراوین خەوتوین بۆ هەتا هەتایێ ئیتر شتێک نییە گیانمان بترسێنێ نەتێ هەڵدان نەپێلەقە و نەزنێ و جنێ و چیدی لە مەرگ ناترسین چونکە مەرگ هاتە فریا و بەرەو بەهەشت پەلی گرتین ڕۆڵەکانم خەمتان نەبێ ئێرە نیشتیمانی دادا کەس هەراسانتان ناکات و گڕ لە گیانتان بەرنادا سوپاس في البداية أود تقديم الشكر لأعضاء اللجنة والمقيمين والمساهمين على هذه المبادرة وأوجه التقديم بالخصوص إلى إدارة مدرسة دجلة التي اختارتني لأمثلهم في هذه المبادرة. قصيدتي بعنوان شهداء كردستان. يا فارسا عرش العلا تتربع صم الجبال أمام عزمك تركع أذللت حبا للحياة ونزعة وهببت طوعا عن ديارك تدفع ظمأت جراحك للعلا فسقيتها نبلا ومجدا بالشهادة يترع وسعيت الأمجاد تطرق بابها
باب الشهادة خير باب يقرع، وإذا الكرامة والنبالة والفدا إكليل غار فوق هامك يوضع. من كالشهيد وقد سمت أخلاقه، هذا نداؤه للعلا، هذا نداؤه للعلا فلتسمعوا. فعلى ما يا وطن العروبة، فعلى ما يا وطن العروبة صامت، ووصال شعبي كتلو أخرى تقطع. اسرج خيولك، اسرج خيولك قد كفاك تواطؤا، كن كالشهيد وقد جفاه المضجع، كن كالشهيد وقد جفاه المضجع. شكرا جزيلا. محمد زكريا. محمد زكريا سەرتا بە ناوی خوای گەورە و میهرەبان بە خێراتنی ئەو میوانە بەڕێزانە دەکەم. دەمەوێت بەکرد لە چیرۆکێک سووتان پێ بگەێنم بە ناوی نانە سوتاوەکە. لەمە وێوارە بوو بارانی بەدێزمە و ڕەشەبای بەهێز تێکەڵ بەیەک ببوون، ئاوازێکی ترسناکیان دروست کردبوو. دەرگاکە کرایەوە، باوکم بە جلێکی تەڕەوە هاتە ژوورەوە، بە ڕوخسارێکی و کارکردنێکی زۆر ماندووبوونێکی بەتینی پێوە دیار بوو. لەو کاتە دایکم لە ئاشپەزخانە بە خواردنەوە بۆلامان هات. دوای چەند قولەکێک دەستمان کرد بە خواردن. ئەو نانەی کە ئامادە کرابوو زۆر برژا بوو، تەنانەت سوتا بوو. دایکم ڕووی کردە باوکم گوتی داوای لێبوردن دەکەم بۆ ئەم نانە سوتاوە. باوکم قسەکانی بە دایکم بڕی بە بزێشی وەڵامی دایەوە، وا مەڵێت چونکە زۆر جار ئاز بە نانی برژاو دەکەم. دوای نان خواردن چەند جارێک خۆم بە باوەشی باوکم داوە و لێم پرسی باوکە تۆ ئەز لە بەنانی برژاو سوتاوە؟ چەند جارێکە پرسیارم دووبارە کردەوە وەڵامی دایەوە. دایکت فریشتەیە کە هەمیشە لە پێناو دڵخۆشی ئێمە ماندوو دەبێت. ناکرێت ئێمە بۆ نانێکی سوتا و هەموو کارە چاکەکانی میهرەبانەکەی وەلا بنێن. ئێستا دوای چەندین ساڵ تێگەیشتم لە ژیان کە ئازانم کە ڕێزگرتن لە ئافرەت و گوێگرتن لێ ژیان ئاسوودەمان پێدەبەخشێ و خێزانێکی بەختەوەرمان پێدەبەخشێن. ئیتر سوپاس. ڕۆژ باش. ماشەڵڵا ئەو ڕووبەیانێکی تەواو ڕەنگا و ڕەنگە. دەستخۆشتان لێکم کە لێکوانە ئامادە بووت. پەخشانێکم نووسیوە لەسەر شەوە تەنیاکانی خۆمدا کە لە دوای مردنی دایک و باوکم تەواو تەنها بوومە. دوای مردنی دایک و باوکم من لەسەر چۆکەکانی خۆم وەستام و بەردەوامم لەسەر چالاکەکانی خۆم. و دوای مردنی باوکم بووم بەو دارێک کە هیچ ڕەشەبایەک نایشتێنێ. بۆیە ئێستاش پەخشانێکتان پێشکەش دەکەم بە ناوی شەوە تەنیاکانی خۆم. لە شەوە تەنیاکانی مندا ئەستێرەکان چاویان لێک دەنێن، دنیا کە بوو بێدەنگ دەبێ، گوێم لە دەنگی ترپەی خەیاڵەکانی تۆیە کە بە هێواشی بۆ لای من دێن. منداڵە ساوە برسەکانیش بۆ شیری مەمچی دایکیان دەگرین، ئافرەتەکانیش بۆ نێو باوەشی پیاوەکان دەخشین. ئەی من چی؟ من چاوەکانم دەبن بە دەریاچە، برژانگەکانم دەبن بە کەشتی، تەنها دڵۆپێک فرمێسک دایانشێنی و بەسەر کۆڵمە بێنازەکانم دێتە خوارێ، تا دەگاتە ناخم، ناخیشم دەخنکێنێ، هەستەکانیشم دەتاسێنێ. بۆیە عاشقی شەوی تەنیایی و درەنجی شەوم، ڕقم لە نەهامەتەکانی ڕۆژە. لە شەوە خەونی جوان جوان دەبینم، کەچی لە ڕۆژیشا هەست بە هیچ شتێک ناکەم. هیچ شەوێک نییە نەبم بە پەشێوی شاعیر، بۆیە لای هاوڕێکانم وەک شێتێکی پەشێو حاڵ ناسراوم. گوڵم لات سەیر نەبێ ئەگەر لە مانجی ئاب و تەموزە، باران بە لێزمە بەسەر باڵا جوانەکەت ببارێ، چونکە گشت شەوێک بارانی فرمێسک لە ئاسمانی چاوی منە تنۆک تنۆک، دڵۆب دڵۆ بەسەر ڕۆحما دێتە خوارێ. ئەگەر لە شەوێکە ئاسمان سوور هەڵگەڕا، دنیا هەژا لەرزا ڕووخا خاپور بوو. مەترسە، ئەمە ڕۆژی دوایی نییە، وێرانبوونی جیهان نییە. ئەمە شەوێکە لە شەوەکانی مەرجی من، کە لەسرە مەرگدام و ڕۆحی پاکم دەچێتە ئاسمان بەرەو دنیای مرۆڤە زیندوەکان. سەیرە دەڵێن لە شەوێکدا لەدایک بوومە و ها دەبێت لە شەویشدا بمرم، هە لە شەویشدا لەژێر ئەو خاکە بمنێژن و هە لە شەویشدا لاشەم لەژێر ئەو خاکە دووبارە شین دەبێتەوە. بۆیە عاشقی شەوم. سوپاس. بە ناوی خوای گەورە بەخێر هاتنی میوانی عەزیزەکانم دەکەم. من ناوم وەدیع عەبدوڕەحمانە
ئامادەی ژیلانی کەچان هاتیمە شعرەکەم بۆ کوردستان نووسیم. يشرفني أن أكون بين هذا الحضور الكريم وأتقدم بالشكر الجزيل لمن منحني فرصة المشاركة بقصيدة المتواضعة عن أمنا الحنون، الحضن الدافئ لكل القوميات والأديان، حبيبتي كردستان. ومن هنا نحدثكم والبشر مبسمنا، نمزجه بشظى عطرنا، نصافحكم والحب أكفنا لنهديكم أجمل معانينا، ونعزف من لحن الكلام أعذبه ومن قوافي القصيد أجزله. أمي كردستان، أمي الحنونة اسمها كردستان، كردستان يا قرة العين ويا نبع الحنان. كردية أنا، كردية أنا ولا أخجل، فإني إنسان، إنسانة لست كأي إنسان. فأنا كردية القومية من كردستان، كردية أنا، أقسمت أن أحيا أو أموت، فحريتي هي حياتي وعبوديتي هي مماتي. حياة الذل لا، لن تعودي. سأبقى أنادي بعزمي بإيماني بقضيتي بقوة ودادي، سأبقى باسمك أنادي. كردستان أنت مرادي، أمي الجميلة يا جنة البلدان، أيا بلد الأمن والأمان. من حبي لك، من عشقي لك، أسميتك عشقستان، أسميتك عشقستان، حبيبتي كردستان. وفي الختام يهدي قصيدتي المتواضعة هذه إلى أبي الغالي ورمز كردستان الحبيبة السيد المناضل مسعود برزاني. سپاس. تاريخ عبد الله مامن لقاقاني سربس القرآن للباقي دنيا محمد صديق لأمدي سان أو أمريكا للوالش هيرو إسماعيل أحمد سوبري سان أرسوي أمريكا. سرەتا بە خێراتنی میوانە بەڕێزەکان دەکەم. من بڵند عەبدوڵڵا لە قوتابخانەی سەربەستی کوڕان شعرەکەم لەسەر دەنگت نایە. دەنگت نایە، دەنگت نایە، وەکو جاران نامەد نایە، شەو چاوەڕێی ئەڵۆ زەنگم کە بێ دەنگی من دڵتەنگم، لە ناو کاوە نەما دەنگت بۆ وا گۆڕا وەفا و ڕەنگت. لە ڕوخسارت خەم دەبینم ئەی چاوگەی خۆشیەوینم، ئەم ڕۆژگارەی ئێمە وایە کەلتورێکە و لە ناخدایە، لەسەر دایک و باوێک زاڵە بەیەک بوونمان زۆر مەعاڵە. گلەیت لێ ناکەم گوڵم ئازیستری لە نێو دڵم، لە ناخدا منت دەوێ بۆیە زیاتر تۆم خۆش دەوێ. سپاس. سپاس بەوەم دەرفەتە دنیا محەممەد ئامادەی چناری کچان. کوردە چیرۆک شەکرە سێو خۆشم نازانم خەیاڵایەوە ڕاوەدم دوێنێ قسا شیرینم ناسکی و شەکانی لێم بۆتە شەکر ڕەنگە مات و زەردەکەی گۆڕاوە وەک جاران نەماوە ئێستا بۆتە ڕەنگی سێوێکی سووری پێگەی وردا ورداڕێم دەکرد تا لە ناو گەڵا زەرد و وەریوەکەی بۆرسی پاییز کمێک دانیشتم سەرم سوڕما بوو نەڕەنگی پاییز و ماتی پاییزم بەبەرچاو نەدەهات لەپەڕ میرخان دیارکەوت هەر وەکو جاران بە بێدەنگی دانیشت و ئاوڕێکی دایەوە چاوێکی لێم بڕێ و شەرمنی و هەستی تێکەڵ کردبوو تا ئەوەی ڕەنگی ڕووساری گۆڕام سێرێکی دەستەکانی میرخانم کرد لە لەرزی و پەنجەکانی تون خستۆ بە ناوگردا بە هێواشی دەنگێکی کرد و وەک پڵی ترسی لەوتنی بووبێت تانیم کە قسەیەکی کرد بەڵام چش کە تێنەگەشتم ئەو ڕۆژە هاتمەوە هەر لە خەیاڵمدا ئەو قسەی کردی دەهات و دەچوو ئەخۆ چی بێ وەچی وتبێ و بۆچی من لەم نەپرسیەوە کە چی وێت هەر گەڕامەوە لە ڕێگا نازەی هاوڕێم بینیم باسەکەم بوو گێڕایەوە و لێوێکی لێ بچڵی و سەرێکی لێم بادا کەمی وەستا لە بیرکردنەوە ئەویش بە سەرسۆمانەوەتی خێری پێوەیە ئەو شەوە هەر لە خەیاڵی قسەی نووسرا و مامەوە قسەکانی نازەش زیاتر مشکیان ناڵۆز کردم بەوەی دەبێت چی ڕووبدا بەیانەکەی ڕژی ڕابردوو چکمەوە هەمان شوێن هەر چاوەڕێ بوو گەڵای ئەو ناوچەیەم لەدەست نەما
هەمووی بەلێدانەوەی بەوەی دێت و نایەت نایەت و دێت بەس سەرەتا بە خێرهاتنی میوانە بەڕێزەکان دەکەم هەروە ناوم هێرۆ ئیسماعیل ئەحمەدە زۆر سپاسی لێژنە دەکەم زۆر سپاسی مامۆستام دەکەم کەوا هاندەرم بووە کەوام دەرفەتەی پێبەخشیوم شەرێکم ئامادە کردووە لەسەر کوردستانە هیوادارم بەدڵتان بێ بۆ کوردستان ئەو کوردستانم بەش کراوە سێ بەشی خاکی داگی کراوە ساڵانێکی باشوور ئێستا ڕۆژاوە دەستیان نەپاراست لە مناڵی ساوە هاوارمە بۆ دنیای دەرێ باگاوەرن کوڕ خوێنی ئەڕژێ کوا مافی مرۆڤ بۆ دەنگی نایێ مەگەر نابیستن هاواری دایێ دەستم بڵند کرد بۆ ئەسمانیشین لە بۆ خالقی ئەسمان و زەمین خودایە هانام بۆ تۆ پەروەری تاکەی ڕۆڵەمان پۆڵ هەڵوەری ئاڵامە بەرزە و هەرگیز ناکەوێ نازانم دوژمن چی لێمان دەوێ هێزێکی هەبێ خاکی خۆش بوێ وەک پێشمەرگی کەوێ وڵات شیرنا تا شیرینی بێ شوان و کایە هونەرمەندی بێ قارەمانی شەڕ کچ و کوڕی بێ ئەی ڕەقیب سرودی نیشتیمانی بێ ئاڵامە بەرزە و هەرگیز ناکەوێ زۆر سپاس سەرەتا بە خێرهاتنی گشت میوانان دەکەم و دەستخۆشی بە لیژنەش دەکەم تا و دەرفەکان ڕێک خست بۆ ئێمەی قوتابیکە ئەوەی لە دڵی خۆماندایە پێشکەشی ئێوەی خۆشەویستی کرد بابەتەکەم ئەمڕۆ لەسەر ژینگەیە پرسیارێکی گرنگم هەیە ئایا ئاستی ڕۆشنبیری ژینگەیی هاوڵاتیان نیشتیمانەکەم لە چ ئاستێکدایە بە شێڕوانی لە شەقامە گشتیەکان و باخەکان ئاستی ڕۆشنبیری ژینگەی هاوڵاتیان زۆر نەرێنیە کە دەبینین لە شوێنێک خاشاک و خۆڵ زۆر ئەوەیە ئەومان بۆ زۆر کۆبوویتەوە ئەومان بۆ دەردەکەوێت کە خەڵکەکە گوێ ناداتن بە ژینگەی دەورا پشتی خۆی زۆربوونی خۆڵ و خاشاک وا دەکات گیانلەوەر و میکرۆبە پیسەکان زۆر بن لەم شوێنە و بڵاو ببنەوە بەناو ژینگەمان کە تووشی هەزار نەخۆشی و دەردی پیسمان دەکات بۆیە لە کۆمەلگایە زیرەک و هزری و تێگەیشتەکان ئەوە دەبینین کە ژینگەیەکی پاکیان هەیە چونکە دەزانن گەربێت و ئەم خاک و خۆڵا غڕێتەوە وا دەکات تەندروستی خۆیان پێ بچێت پرسیاری دووەمم گرنگی ژینگە لە کارتی پەروەردە چییە؟ وەک دەزانین کە پەروەردە بڕبڕەی پشتی کۆمەلگا لە بابەتەکانی ڕۆشنبیری و زانستی و ئەدەبی و زیاتر بەڵام لە هەمووی گرنگتر ژینگەیە ئایا مامۆستایان کارتی خۆیان تەرخان کردووە بۆ بەرزکردنەوەی ئاشتی ڕۆشنبیری قوتابیان زۆر دابین نەکراوە وەیە هەندێک مامۆستام کاتیان تەرخان کردەوە بەڵام هیوادارم وەک پێشبینیەک ئەم پێشبینی دەکەم کە دەرسێک زیاد بکرێت بۆ هەموو قوتابیەکانی سەرجەم قوتابخانەکانی هەرێم کە دەرسێک تایبەت بە ژینگە بێت و فێرە قوتابی بکرێت کە ژینگەی دەورا و پشتی خۆی ژینگەی دەنگەدەنگ چونکە ژینگە بەتەنیا یەک زۆری نییە ژینگەی دەنگەدەنگیشەیە کە زۆر لە ئاستێکی خراپدایە زۆر سپاس هیواداری سەرکەوتووبی زۆر سپاس دەکەم
کاتتان باش بەڕێزان سەرەتا بە خێراتنی هەموو لایەک دەکەم دەستخۆشی سوپاس کە لە بەیانیەوە سەعاتنەوە لێرە ماندوو بوون سوپاس بۆ مامۆستایانی بەڕێز کە پاڵپشتی قوتابیانن هاندەریانن ڕێخۆشکەریانن بۆ دەربڕینی تواناکانیان سوپاس بۆ قوتابیانی بەڕێز کە هەوڵ دەدەن و تواناکانیان پەرە پێدەدەن و دەیخەنە بەرچاو و دیدی بینەران و ئامادەبووان سپاس بۆ مامۆستایان لە چالاکی قوتابخانەکان و سپاس بۆ لێژنەی بەڕێز کە ماندوو بوون لەگەڵ قوتابیان دیارە ئێمە لە پەروەردەی ناوەندی هەولێر هەموو هەوڵێک دەدەین تواناخانمان دەخەینەگە بۆ برەودان پشگیریکردن لەم قوتابیانەی کە توانایان هەیە کە توانای پێشکەشکردنی بابەتی بە پێزیان هەیە دەربڕینیان هەیە نووسینی خۆنراوە و تیرۆکیان هەیە ئێمە هەموو پاڵپشتێکیان دەکەین و ئەوەی پێویستی لە توانادابی ئاسانکاریان بۆ دەکەین لێرەوەش داوا لە مامۆستایانی بەڕێز لە چالاکی قوتابخانەکان دەکات کە بۆ یەکەم جار هەوڵ بدەن ئەم بابەتانەی بە پێزە و گونجاوە بۆ بڵاوکردنەوە ئەم بابەتانە کۆ بکەنەوە و کۆپی بکەن و ئامادەی بکەن بە شێوازێکی جوان ئێمەش ئەستۆی چاپکردنی لەسەر ئێمە وەکو پەروەردەی ناوەند چاپی دەکەین ساڵانە بتوانین ئەم بابەتانە ون نەبێ و بتوانین وەکو دیپلۆمەنت هەڵیگرین و توانا و بەهرەی قوتابی پەرە پێ بدەین و بتوانین قوتابی ئەوەی لە هەکبەی هەیە ئەوەی لە توانای هەیە پێشکەش بکاتن دەستخۆشە بۆ هەموو لایەک سوپاس بۆ ئامادەبوون و ماندیبوونتان هەربژین زۆر سپاس بۆ مامۆستا دلێت بەڕێوەبەری پەروەردەی ناوەندی هەولێر کەناڵەکەتانەکەم زۆر بەخێر بێن سەر سەرچاوم من مامۆستا ڕێبین لە قوتابخانەی گارەی ئامادەی تێکەڵاو بەشداریمان کردێ لە پێشبڕکەی هۆنراوی کورتە چیرۆکی قوتابخانەکان دواناوەندی و ئامادەیەکان هیوادارم پلەیەکی باش بەدەستبێنینی و سەرکەوتن بۆ هەموو لایەک زۆر سپاس دەستخۆشی لە بەڕێوەبەراتی پەروەردەی هەولێر دەکەم ناوەندی هەولێر بە تایبەتی بەشی چالاکیەکان بۆ سازدانی ئەو چالاکیە بە شێوێکی گشتی وەکو فکرە شتێکی باشە بەڵام وەکو شێوازی بەڕێوەبردن زۆر لاوازە وەکو فکرەکە قەناعەتم وایە فکرەکان بیرۆکەیان بۆ دروست بوو ڕاست هاتوون بۆ جێوەجێکردنی هیچ بە تەسەوری من وایە بە پێی شێوازی بەڕێوەبردنەکەیەوە هیچ پلانێک و بەرنامەیەکیان نەبوو ینی چۆن ئەوەی بەڕێوە بێن هەر تەماشاکە لە شێوازی دانانی لافیتەکە و ئەو پەردانی کە لە پشتیانەوە هیچ تەنسیقێک نییە بەڕاستی چالێکەکە بە شێوێکی گشتی وەکو ئەرزم کردی چالێکەکە زۆر گرنگە زۆر باشە تاقەی تەڵەبەکانمان دەردەچوێنێ لە ئێستا و تەڵەبەکان فێر دەبن مەسەرەن فێری ئیلقا دەبن چۆن ئیلقا بکەن بەڵام بۆ شێوازە نامەسەرن ئێستا تەڵەبە دێتە سەر ئەوێ ینی دەڵێن چیرۆکەت کورتکەوە چیرۆک چۆن کورد دەکرێتەوە شعر کورتکەوە ینی لەکوێ ئەدەبدا بۆ مەسەرن شعر کورد بکرێتەوە شاعر کە دەینووسێ بە فکری خۆی دەنووسێ حتا من وا دەزانم مەسەن ئەوان شوێنیان ئەوەندە زەیقەتە لەسەر مێزێکی یەک کورسی دانیشتون لەگەڵ ڕێزمدا ئەو مێزە حەق بۆ یەک کەس بێ چۆن بە سێ کەس لەسەر مێزێک جێگای قەڵەمەکانیان نەبێتەوە کە لەسەری نووسن جا حتا مەسەن لە شێوازی ئەوەی چۆن دەکرێت مەسەرەن چیرۆک شعر شانۆگەری ئەوان هەرسێکیان پێکەوە بوون شانۆگەری شتێکە و چیرۆک شتێکە و بە هەمان شێوە شعری شتێکیکەیە دەبووان بۆ تایبەت بە بۆ یەک شتێک من قەناعەتم ئەوەیە سەکار ئەوە دەبوا بەرنامەیەکی باش پلانێکی باش دانرابا و ئەنجا ئەوە قەناعەتم وایە فکرەکان بۆ دروست بۆ دەستیان کرۆ بەجێبەجێ کرد سەرکەوتبوون دەستێوەش لە سەرەتادا بەخێرهاتنی کەناڵەکەتان دەکەم من قوتابی دەشنێشوان لە قوتابخانەی گاڕی تێکەڵاوەوە هاتووم ئەمڕۆ کە بەشداربووم با خوێندنەوەی شیعری کاموشا و زۆر سوپاسی لێژنەی هەڵسەنگاندن و بەڕێوەبەرایەتی چاڵاکی قوتابخانەکان دەکەم کە ساڵانە هەڵدەستن بەکردنەوەی ئەم جۆرە کۆڕانە تێدا قوتابیان دەتوانن تواناکانی خۆیان پیشان بدەن و دەتوانن تواناکانی خۆیان بخەنەگەڕ تەنها لە بواری شعر نابەڵکو کورتە چیرۆکمان هەیە شیعری کورتمان هەیە دەتوان بە چەندی شێوە بەشداری بکەن زۆر سپاس ناوم پەیوەند تەحسینە لە قوتابخانەی دیاریەوە بەشداریم کردووە بە شعرێک بە ناوی گفتگۆی نێوان پارچەکانی کوردستان سوپاسی چالاکی قوتابخانەکان دەکەم کە زۆر یارمەتی ئێمەیاندا سوپاس ژەشی بەخێر بێن سەرچاوان ئەوڕۆ بە ناوی نەشاد لە قوتابخانەی دەڤەری بنەڕەتی کوڕان هاتین بەرەو ئێرە بە خوێندنەوەی شعر بە ناوی کۆڕە و
دەستخۆشی لە جەماعەتی ئەوەی سالاج قوتابخانەکان دەکەم بەڕاستی جێگای دەستخۆشیە زۆر سپاسیشیان دەکەم کە هەموو ساڵی هەڵدەستن بەڕاستی من بخۆمەوە دووەمی ساڵە بێ میرخوانە دەستخۆشی زۆر گەرمیان لێ دەکەم کە بۆ ماوەی چەند ساڵە ئەمە بەردەوامە و زۆر سپاسیان دەکەم. من ئەڤین نظام لە قوتابخانەی ئامادەی قەڵای کچانەوە بە خۆشحاڵیەوە ئەمڕۆ لە هۆڵی چالاکی قوتابخانەکەم بەشداریم کرد بە پارچە شعرێکی بچووک کە بە خۆشحاڵیەوە بە باوکی ئەزیزمم نووسی بوو کاتێک لە جەنگی داعش کە بریندار بوو بە ئەحساسێکی پڕ جۆرا و جۆر و تامەزرۆییەوە بۆم نووسی و هەستێکی زۆر زۆر خۆشم هەبوو ئەمڕۆ چونکە بەشدار بووان ئامادە بووان بە جۆش و خۆشێکەوە پێشوازیان لە ئێمە کرد و سوپاسی مامۆستایەکانم ئەەکەم ستاف گەسشنە و مدیرەکەم و مامۆستا دانش لەگەڵمان ماندوو بوو کە سوپاس بۆ ئەو کە زۆر سوپاس. Hello, my name is Shana. I'm 15. I'm from Qala School. Today I participated in, here, I wrote a poem for Erbil, basically. It describes in Hawler and Sidital. I wrote this when Erbil was not doing fine. I would like to thank my teachers for supporting us and all the people here. Thank you. سەرەتانەوەم هێموو فاتح کەریمە لە قوتابخانەی ئیتاڵی دوی تێکەڵاو بەشدار بووم لە پێشکەشکردنی هۆنراوەیەک بە بۆنەی چالاکی قوتابخانەکان منیش حەزم کرد کە قوتابخانەکەم چالاکیەکی هەبێت و بە بۆنەی مامۆستایەکانەوە بەشداریمان کرد زۆر سپاسی مامۆستایەکان و زۆر سپاسی وەزارەتی پەروەردە دەکەم بۆ ئەوەی کە ئاگای لە قوتابیەکانە و چالاکی زیاتر و زیاتر بێ بۆ ئێمە باشترە. دەستخۆشی مامۆستاکانمان دەکەن کە هاوکاریمان بوون لەو بەوەی بەشداری بکەین لەو فستیڤاڵە دەستخۆشیش لە لیژنەی خەمڵاندەکە دەکەین بۆەوەی کە ئێمەیان هەڵبژێت سوپاسیان دەکەین کە هەموو ساڵەوە و چالاکیانە ئەنجام دەدەن و سوپاس. بە ناوی خۆی گەورە من هاوژین محەممەد حاجی لە مەکتەب بێکەسەوە بەشداریمان کرد مامۆستا سپەیمان زۆر دەستخۆشی لێ دەکەین زۆری کۆمەک کردین زۆر جوان بوو هەموو شتێک زۆر جوان بوو هیوادارم هەموو سەرکەوتوو بوون. من قوتابی یاران یاسین لە قوتابخانەی بێکەسی بنەڕەتی تێکەڵاوە هاتوون سوپاسی مامۆستا و بەڕێبەرەکانم دەکەم کە ئێمەیان هەڵبژارد بۆ خوێندنەوەی ئەو چیرۆک و هۆندراوانە سوپاسی ئێوە دەکەم کە لێرانە بوون سوپاسی هەمووتان دەکەم دەستخۆش. ناوم بنار دڵدارە کە بە یارمەتی مامۆستا ئەنجومەن میرانی لە قوتابخانەی دیاریەوە هاتوین و هیوادارم هەموو کچەک کە لەو تەمەنەدایە کە لەو ئاستەدایە هیوادارم بە ئاستەکی زۆر زۆر جوان خۆی بەرەو پێش بباتن لە ڕاستیدا لە تەمەنی ئێمەدا بەهرە و تواناکان زۆر زۆرن بەڵام گرنگ ئەوەی کە ماڵەوە پشتیان بگرن وەجگەلەوەش کە خۆیان پاڵنەرێکی تایبەت بن لە بۆ خۆیان لە ڕاستیدا دەمەوە بڵێم هەرچی خەمی دنیاە وەلای بنێن و گرنگترین شت ئەوەی کە ژیان زۆر کورتە بەڵکو تەنها بەرگەی ئەوە دەگرین تەنها کاتی ئەومان دەبێت کە تەنها پێ بکەنین بۆ ئەو ژیانە. سپاس. من وەکو مامۆستایەک لە دواناوەندی دنیای کچان ئەمڕۆ بەشداریمان کرد لە ڕۆژی 5/2 لە پێشبرچەی هۆندراوە و کورتە چیرۆک و بۆ دەرخستنی بەهرە و توانای قوتابیەکانمان قوتابی زۆرمان هەیە بەڕاستی بەهرەکانیان شاراوەیە من وەکو مامۆستایەکانی قوتابیەکانی خۆم داوە کەوا بەهرە و تواناکانیان بێنە دەرەوە بەشداریکردنی چیرۆک بێت جا کورتە چیرۆک بێ هۆنراوە بێ شاراوە نەبێ لە ناودڵیان بێنە دەرەوە. ئێمەش کە بەشداریمان کرد بە 2 قوتابی هێنابووم بەس یەکەچیان هەڵبژات قوتابیەکەم ئینشاءڵڵا پلەی بەرز بەدەستدێنێ و سەرکەوتوو دەبی و تواناکەشی زیاتر دەبێت زیاتر بەهرە بە تواناکەی دەدا و لە کۆڕی تر بەشدار دەکا و لە جێگای تریش بەهرەکەی دێنێتە دەرەوە. سپاس. سرەتا بە خێراتنی کەناڵەکەتان دەکەم زۆر سپاس بەوەی کە لێرە ئامادە بوون من لێرە بووم بۆ ئەوەی ئەو شعرێک کە بە دەستی خۆم نووسیمەوە بیخوێنمەوە من لە قوتابخانەی دواناوەندی دنیاوە هاتووم و بەشداریم کرد ئینشاڵڵا ڕێکی بەرز دەستدین پلەیەکی باش بە دەستدێنین سپاسی مامۆستاکەم دەکەم و سپاسی هاوڕێکان من دایکم باوکشمەکەم بۆی پشتگیریان کردبوو بێرە هاانیان دام و دەستخۆشی لە هەر هەموو ئەوانە دەکەم کەوەی ئەمڕۆ لێرە ئامادە بوون زۆر سپاس. سپاس بۆ ئەم دەرفەتە دنیا محەممەد ئامادەی چناری کچان بەشی کورتە چۆرۆک بەشداریم گوتە بە ناوی شەگرسێ و سپاسی دەستەی لیژنە دەکەم و ئێوەشکە ئامادە بوونیرە یاخوازم گشتیان گەر بەشداریش نەکەن باهرەی خۆیان نیشانداوە
شتی سەرکەوتو بۆ هەمتان. من سمەیە لە قوتابخانەی کارەوە بەشداریم کردووە بابەتەکەم لەسەر ئاشتی بوو ئەو ئاشتێکەوە هەموو تاکێکی مرۆڤ پێویستی پێیتی کە بەڕاستی زۆر یەکەم جار زۆر سپاسی باوکم دەکەم کە زۆر یارمەتیدام و زۆر مامۆستاکانم زۆر ینی پشگیریان کردم ئەوە هیوایەتی من بوو لە تەمەنی مناڵیەوە ینی ئەوە خەونەکەم بوو کە بێتە دی و سپاس بەخوا تا ڕەدێ کاتۆتە دی و زۆر سپاسی هێوش دەکەم کە لێرە ئامادەبوو. بەشداریکردنی ئێمە وەک ئامادەی شەید کۆچەر لەم چالاکیە گرنگی خۆی هەیە گرنگێکی لەوایە کە ئێمە بەرهەمی خۆمان پێشکەشەکەین دواتر ڕیزبندیەکرێت خەڵات دابەشەکرێت وە کات لە داهاتوە ئەو قوتابی و خوێندکارانی بەشدارن یان ئەو قوتابخانانەی بەشدارن بەرهەمی زیاتریان هەبێت و زیاتر پەیوەندی لە نێوان قوتابخانە و پەروەردە و قوتابخانەکانی تر هەبێت. من ناوم میر کرمانج محەممەدە لە قوتابخانەی شەید کۆچەر داوام دەکەم پۆلی 11 گرنگی ئەم کۆبوونەوە ئەم چالاکەی کە هۆڵی بەڕێوەبەراتی چالاکی قوتابخانەکان دایان مەزراندووە ئەوەیە یەکەم شت هەموو قوتابیەکانی لێک جێخڕ دەکەنەوە پاشەوەی وا دەکات کە منافەسە لە بینی قوتابیان پیا ببێت وا دەکات زیاتر بەرهەممان زیاتر بێت و پەرە بەم کۆبوونەوەیانە و چالاکیانەی قوتابیەکان بدەین. ئەمڕۆ بەڕاستی ڕۆژێکی زۆر خۆش بوو و منافەسەکی زۆر کرا لە بینی قوتابیەکان من دڵنیام بۆ جارێکی تر بەرهەمی زیاتر دەبێت منافەسەی زیاتر دەبێت شعری بەتواناتر دەبێت چیرۆکی بەتواناتر دەبێت و هیوادارین پەرە بەم شتانەوە بدەین و خزمەت بە قوتابیان بکەین. تابان سابر لە دواناوەندی ڕۆژاکی ئینگلیزیەوە بەشداریم کردیە بە پارچە شارەک بە ناوی خۆزگا ئەو زۆر سپاسی ئەو جۆرە چالاکیانە دەکەم هیوادارم بەرداوام بیتن هەتا بتوانین زیاتر و زیاتر بەهرەی خۆمان و تواناکانمان پیشان بدەین. ناو شەکیبە خەلیل لە قوتابخانەی بامووکی بنەڕەتی کچان بە کورتە چیرۆکێک بەشدار بوو. سپاس. شەهلا خەلیل لە قوتابخانەی بامووکی بنەڕەتی کچان بە کورتە چیرۆکێکی ڕاستەقینە بەشداریمان کرد. سپاس. من مامۆستا نەژادم لە قوتابخانەی کاروانی بنەڕەتی کوڕان بە شعرێک بەشداریمان کرد. ڕاستی ئەو چالاکیانە ساڵانە زەرورە دەستخۆشی لە چالاکی قوتابخانەکان دەکەین بۆ ئەو چالاکیانە لە هەموو بارەکان بەڵام ئەوەی جێگەی تێبینیە بابەتەکان زیاتر قوتابی خۆی هەڵی بژێری یاخود هەڵقوڵاوی ناخی قوتابی بی چ لە ڕووی مۆسیقاوە بی لە ڕووی شعرەوە بی لە ڕووی چیرۆکەوە بی لە ڕووی پیشانگای ساڵانەی تابلۆ دەکرێتەوە ئەوانە هەمووی گرنگن قوتابی هەڵقوڵاوی ناخی خۆی بی خۆی سەرپەرشتی بکە خۆی دای بڕێژی بەڵام لەژێر سەرپرشتیاری مامۆستاکەی خۆی بۆ ناکرێ ئەمە دایان شاعیر و دایان چیرۆک نووس و دایان ڕۆمان نووس و دایان شتمان هەیە ئەمە بەرهەمەکانی وان بینین و لێرە عەرزی بکەین و بخرینەوە کەواتە هیچ شتێکی وامان نەکرد گرنگەوەی شتەکە ئی قوتابیەکە خۆی بی و بۆی توانە بە بەهرەکەی خۆی بدا توانە بە هەستەکانی خۆی بدا بۆی بتە ڕێچکەیەک لەژێر سەرپرشتیاری شارەزایان زیاتر پەرە بە بوارەکەی خۆی بدا و خۆی بناسێ و گەشە بکە دەستخۆش لە ئێوەش دەکەم و سوپاسان دەکەم بەخێر بێت. سەرەتا بەخێر هاتنی کەناڵەکەتان دەکەم بەخێر بێن سپاس بۆ ڕێکخەرانی ئەو چالاکیە بەڕاستی چالاکیەکی زۆر خۆش بوو لە قوتابخانەی قەڵای ئامادەی کچان هاتوومە بەڕاستی ئەوە ئەو چالاکیە دەرفەتێک بوو بۆ زۆر قوتابیان کە بتوانن بەهرەکانیان دەربخان کە ئەوە جێگای شانازیە کە زۆربیان دەستنووسی خۆیان بوو و زۆر بەشیان کتێبیان هەیە کە بۆ جوانە بڵاو دەبێتەوە شانازی بوو بۆ ئێمە و بەڕاستی کاتێکی خۆش بوو بۆ هەمومان سپاس بۆ ئێوەش کە بەشدار بوون. من قوتابی سارە سەردار لە ئامادەی بێری کچان بەناوی خۆم و قوتابخانەکەم هاتم بۆی شعر و ئیلهامێک پێشکەشی ئەم میوانە بەڕێزەکان بکەم بۆی بزانن کە بەهرەی توانەکانی ئێمە چۆنە هیوادارم هەموو لایەک بە دڕیان بوو بێ و بەڕاستی ساتێکی زۆر خۆشمان بەسەر برد گرنگ بەشداریکردنە ئەگەر یەکەمیش نەبین لە پێشبڕکەکە زۆر سوپاسان دەکەین. سەرەتا سپاسی کەناڵەکەتان دەکەم من دانی عەبدوڕەزاقە لە قوتابخانەی ئەتابەکی تورکمانیەوە هاتووم من شعرێکم نووسیوە لەسەر ناونیشانی وەتەنم کە لەسەر وەتەنمە بۆیە زۆر سپاسان دەکەم زۆر سپاسی مامۆستایەکەم دەکەم کە زۆر پێمەوە ماندوو بووە زۆر سپاسی مامۆستایەکانی ئێستاشکە لێرەن ئامادە بوون زۆر سپاسی ڕەفیقەکانیشم دەکەن زۆر سپاسی ئەوش دەکەم.
بەڵێ خۆشەویستان و ئایزان مناڵە چاوگەشتەکانی کوردستان بەم جۆرە هاتینە کۆتایی ئەم ڕێپۆرتاژە کە لە چالاک قوتابخانەکانی پەروەردەی ناوەندی هەولێر سازمان کردبوو بۆ قوتابیانی بەشداربوو لە خوێندنەوەی شعر و چیرۆک و پەخشان بۆ قوتابخانە بنەڕەتی و ئامادەیەکانی سنووری پەروەردەی ناوەندی هەولێر لەلایەن چالاک قوتابخانەکانی پەروەردەی ناوەندی هەولێر تاکو ڕیپۆرتاژێکی تر بەخواتان دەسپێرم و پێتان دەڵێم کوردستان ئاوەدان.